سڵاتان لێ بێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بۆ بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان بن. لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک چەندین گۆڕانکاری سەیر لە ئۆتۆمبیلەکەیدا دەکات. زیاتر لە 300 ساڵە تاوەکو ئێستاش لەسەر بەرزایی گردێکی دەڤەری زرارەتی دەربەڕوویەک بووە بە ڕەمزی داستان و بەسەرهاتەکانی ناوچەکە. دوایەوەی چەندین هەوڵی داوە لە دروستکردنی فیلمی کارتۆنی 2D کچێک هەوڵدەدات بۆ دروستکردنی فیلمێکی ئانیمەیشنی کوردی. کچێکی کورد کە خولیای وێنەکێشان و دروستکردنی فیلمی کارتۆنی جوڵاوی هەیە ئێستا دەستی کردووە بە دروستکردنی فیلمی ئانیمەیشن بە سیستمی 2D ئەو توانیوێتی وەکو کچە کوردێک لەو بارەدا سەرکەوتوو بێت و ئێستاش خەریکی بەرهەمهێنانی فیلمێکی ئەنیمەیشنی تایبەتە هەرچەندە کە دروستکردنی ئەو فیلمانە بە سیستمی 2D لە کوردستاندا بایەخێکی زۆری هەیە و هەروەها کارێکی زۆریشی پێویستە. من ناوم ڕۆژانە محەممەد حەسەن ئەندازیاری تەلارسازیم ئێستا خەریکی دروستکردنی ئەنیمەیشنم ئەو کاتێ منداڵ بووم سێری فیلم کارتۆن و وێنەم ئەکێشا هەموو ئازان هەمومان بە منداڵی سێری فیلم کارتۆنمان کردووە بەڵام من بە شێوەیەکی جیاواز سێرم کرد من تێبینی ئەکرد چۆن وێنەکان ئەجوڵێن ئاهاتم وێنەکانم یەکێکە ئەکێشاوە ئەو کاتێ بەهۆی خوێندنمەوە یعنی زۆر مەجای ئەوەم نەبوو کە بچم ئەنیمەیشن دروست بکەم بۆیە ئەو کاتێک کە تەواوم کرد لە زانکۆ خەریکی دروستکردنی ئەنیمەیشن بووم بە ماوەی 2 ساڵە خۆی دروستکردنی ئەنیمەیشن پێویستی بە گروپاتە واتە ئیشەکە بەتەنیا ناکرێت لەبەرەوەی تۆ پێویستت بە ستۆری بۆرد ئارتست هەیە و پێویستت بە دیزاینەری کارکتەر هەیە پێویستت بە باگراوند ئارتست هەیە و دایرکتەریش هەروەها ئەگەر تۆ ببی بە ئەنیمەتەرێکی سەرکەوتو ئەبی تێبینی وێنەی جوڵاوەکان پێواتە زۆر باشبی لە وێنەکێشانە هەروەها لە هونەری وێنەگرتنە ئەبێ زۆر باشبی لە لایتینگ و لە ساوند ئیفێکت و لەوانە خۆی ئەنیمەیشن دوو جۆری هەیە 2D ئەنیمەیشن هەیە 3D ئەنیمەیشنیش هەیە ئەوەی من ئەیکەم 2D ئەنیمەیشنەوە بزانم ئەگەر بڵێم زەحمەتترینە لەبەرەوەی هەموو وێنەکان بەدەست ئەکێشرێتەوە بۆ ئەگەر بۆ فیلم کار بکەی لە بۆ هەر چرکەیەک 24 وێنە ئەکێشی زە تۆ حسابکە لە بۆ هەر چرکەیەک 24 وێنە بکێشی کاتێکی زۆر ئێوێ خاصن ئەگەر تۆ بەتەنیابی ئەوە نییە بڵێ وڵا کۆمپیوتەر شوێنەکەم بۆ پڕکاتەوە چکە ئەها 3D ئەنیمەیشن زیاتر بە کۆمپیوتەر ئەکرێ بۆیە بەڕای من 2D ئەنیمەیشن زەحمەتترە لە 3D ئەنیمەیشن ئێستا خەریکی دروستکردنی بەرهەمێکم کورتە فیلمی ئەنیمەیشنە لەسەر جەنگە منداڵێکە نامەوێت جارێ باسی بکەم ئینشاڵڵا بۆ کۆتایی ساڵ بڵاوەکەمەوە ئەگەر ترێلەرەکەشی براوکەمەوە لەبەرەوەی ئیشی زۆری ئەوێ تا ئێستا بە سکریپتم لە بۆ کردەوە تا ستۆری بۆردەکەم لە بۆ دروست کردووە پانێڵەکانم داڕشتووە و جوانەکە هێشتا ماوە دیاری محەممەد دەرچووی کۆلێژی هونەرە و بە شێوازێکی زۆر تایبەت پیشەکەی تێکەڵ بە بواری خوێندنەکەی کردووە ئەو لەسەر ئەو کەرەستە و پارچە دارانە کار دەکات کە زۆر جار فڕێ دەدرێن و دەبنە هۆکاری پیسبوونی ژینگە ئەو بە شێوازێکی تایبەت بەکاریان دەهێنێتەوە و بۆ دروستکردنی کەلوپەلی ناوماڵ بەکاریان دەهێنێت.
من ناوم دیاری محەممەد علی دانیشتوی شاری سلێمانیم دوا بە دوای ئەوەی کە پەیمانگەی هونەرە جوانەکانم تاوا کرد توانی بە سەرکەوتوی قۆناغی زانکۆ لە زانکۆش تاواکەم بە هەمان شێوە هەڵسان بە دروستکردنی پرۆژەیە کە بتوانم سوودی مادی هەبێ سەرەتا یەکەم جار و چاوەڕی باڵێن لایانی بەرپرس نەکەم کە حکوومەتە کە هەر جێگایەکی مهێنیترە کە بتوانێت دادمەزرێنێ هەستان پرۆژێشی لەم جۆرم دروست کرد کە سەرچاوی پرۆژەیان بیرۆکەی پرۆژەکە لێ سەرچاوی گرتووە دروستکردنی تەواوی کەرەستەکانی ناوماڵ بێ یاخود ڕازانەوەی جێگا تایبەتەکان بێ بەداری سروشتی یعنی بەدەر لەو ماتریاڵانەی کە لە دەرەوە هاورداکرێن من توانیم بیرۆکەکەم لەوایە بیدۆزمەوە کە ئەو دارانەی کە لە کۆڵان و لە جێگا باڵێن لە دەرەوەی شارکە ئەبردرێنەوە جارێکتر ئەوان لە جێ ئەوەی بیسووتێنن من بێم بیرۆکەی کتری لێ دروستکەم جایەکی وەزیفەی بمەوە کۆمەڵی پرۆژەی ترم کردووە کە باڵێن ڕیسایکلین بووە ئەو ماتریاڵانە بەکارێناوەکە خەڵک ئیسفادەی لێ ناکە خەڵک فڕی ئەیە یاخۆ ژینگە پیسەکەیان بە هەر جۆرە لە جۆرەکانی تر سوودی نییە جارێکتر بەڵام توانیمە لە ڕێگەیەوە توانین کورسی لێ دروستکەم تەپڵکی لێ دروستکەم کە ئەمانە ڕۆژانە ئێمە توانین لە ناو ماڵەکانی خۆمانە بەکاریان بێنین. دوا بە دوای قۆناغی بڕینەکە قۆناغێکی تری کارەکە یێتە پێشەوە ئەویش پاکردنەوەی ئەو خشت و خۆڵ و ئەو باڵێن بەرگیدارەی کە پێوەیەتی چونکە لە کاتی بڕینە وەکو پرژەیەک پێوە ئێمێنێتەوە بەڵام بۆ ئەوەی کارەکە باشتر و جوانتر بچێ بەڕێگاوە بە ناچاری ئێمە ئەبێ جارێکتر سمارتەی بکەین چواردەوری دارەکە یعنی ئەو پرژەیە کە پێوەمێنێتەوە چونکە بەشێکی زبرە دوایەوە نیوەی جوانەکەی لێ دەزای ئەگەر سمارتە نەکرێت. وەک چۆن ئەمەمان دروست کرد لەو دارانەی کە دۆزراونەتەوە کە فڕێدراون بە هەمان شێوە ئەم جۆرە تەپڵەکەش کە هەمانە لەو شوشانە دروستکراون کە فڕێ ئەدرێ کە سوودی نییە کە ژینگە پیسەکە یعنی ڕەنگە ئەوانەی کە لە کەشناس و ئەوانن ئەزانن کە پارچەیەک شوشە بە چەندێک تەواو ئەوێ بە چەندێک ئەتوێتەوە بەڵام ئێمە لێرەیەین جارێکتر لە جوانیا بەکارێنین و هەم بۆ ڕەسمکردن بێ هەم بۆ دروستکردنی سەرمێز بێ بۆ ڕۆپۆشکردنی بەشێک بێ هەر بابەتێک لەوانە بێ. من لێرە ئەتوانم بڵم جیالەوەی نەبووم بە ئەرێک بۆ سەر حکوومەت یعنی توانیمە هەلی کاریشمە بێ من ستافی وا هەیە کاری وام هەیە یعنی 10 کەس خەریکە بین 20 کەس خەریکە بین ڕاستە ڕێژەکە ئەوە نییە بەڵام بۆ من زۆر باشتر لەوەی کە بچم چاوەڕێکم یان لە جێگای بە موچەیەکی زۆر کەم ژیانم پەرە بێ بم بەردەوام بم یعنی ئەو 10 کەس 12 کەسم لەگەڵایەکە وەکو ستاف هەم خۆیان ئیشەکە فێرە بن هەمیش بۆ منیش باشترە هەمیش دڵخۆشم بۆی کاتوانم هەلی کار بۆ خۆشم و بۆ کەسانی تریش بڕەخسێن. لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیەک چەندین گۆڕانکاری سەیری لە ئۆتۆمبیلەکەیدا کردووە بە جۆرێک کە بە سەلیقەیەکی جوانی مکانیکی و کارەبایی توانیوێتی ئاوساردکەرە و بەفرگرێک لە ناو ئۆتۆمبیلەکەیدا دروست بکات ئەو بە شێوازێک دەستکاری کارەباکەشی کردووە کە توانیت ئامێرە کارەبایەکان کار پێ بکەیت بەبێ ئەوەی ئۆتۆمبیلەکە کار بکات. هەژاری خوداییم هەروەک دەبینن ئەوە سیارەکەی منە هیچ جیاوازێکی نیە لەگەڵ سیارەیکە بەڵام من چەند گۆڕانکاریەکم بەسەردا هێناوە کە جیاوازی دەکات لەگەڵ سیارەکانی ئێوە
ئەو جیاوازیانە چەند ئاپشێنێکن کە من بە سیارەکەمەوە زیاد کردووە کە بریتین لە کارەبای 12 بە 220 ڤۆلت هەروەها ئاوی سارد و ساردکەرەوە. ئەوە مەخزنی ئاوی ساردەکەمانە کە پێشتر ئاماژەم پێکرد. ئەو مەخزنی ئاوی ساردا ئاوی تێدەکەین. ئاوەکە دوای چەند چرکەیەک دەبێتە ئاوی سارد و لە نێو کابینی ماشینەکەدا دەتوانن ئیسفادەی لێ بکەن و کەڵکی لێوەربگرن. هەروەکو لە نێو مەشینەی سیارەکەدا مەخزنی سیستمی ئاوی ساردەکەمان پێنیشاندان. ئاوی ساردەکەمان کە ئاو دەکەینە نێو مەخزنەکەەوە لە ڕێگای بۆرێەوە دێتە نێو ئەو بۆرێەوە و لێرەوە لە ڕێگای ئەو کلیلەوە ئێمە دەتوانین ئاوەکە ڕاکێشینە لای خۆمان و بیکێنە نێو لیوانەکەەوە. بەهۆی ئەوەی کە لە نێو ماشینەکەی ئێمە جێگاکەمە ناتوانین کە دوکمەی زیادی و ئەوانە زۆر دابەزێنین لەسەر سینەی ماشێنەکە. هێناومە لە کلیلی ئەلمنتم کەڵک وەرگرتووە کە زۆر سوودی نیە لە نێو ماشیندا. ئەبەو شێوەیە کار دەکا سیوچ کە دەکەیەوە ئەبەو شێوەیە ئاوەکەمان بۆ سارد دەکات لە چەند چرکێدا ئاوێکی سارد و خۆش دەتوانن نۆش بکەن. سیستمی دووهەممان سیستمی سەلاجە واتە ساردکەرەوەیە. دیسانیش بەهۆی ئەوەی کە ئێمە لە نێو سیارەکەماندا فەزایەکی ئەوتۆمان نییە کە لە جێی باشترداوی بنین هێناومانە لە داشپۆرتەکەمان کەڵک وەرگرتووە. ئەبەو شێوەیە ئەوە سیستمی ساردڕاگر یا ساردکەرەوەیە. زۆر پێویستە بۆ نێو سیارە ئەو سیستەمە چونکینە بەعزە وەختێک دەبینی دەوا و دەرمانهایەک هەیە کە حتمما پێویستیان بەوەیە کە لە جێگای سارد ڕابگیرێن تۆ لە جێگایە کە بۆ جێگایە کە دەیخوازیەوە حتمما پێویستت بەوە هەیە کە شتێکی ئاوات لە سیارەکەدا ببێ یا بۆ 100 شتی کەش. سێهەم سیستم و دوایین سیستمێک کە ئێمە لەسەر سیارەکەمان دامان بەزاندووە سیستمی کارەبایە. سیستمی کارەبای ئێمە جۆرێکە کە لە باتری 12 ڤۆڵتەوە ڕامان کێشاوە بۆ 220 ڤۆڵت بە باشترین شێوە دەتوانین کەڵکی لێوەربگرین هیچ جیاوازێکی نێ لەگەڵ کارەبای ناو ماڵەوە. تەنانەت ئەو ڕۆژانەی کە لە ماڵەوە کێشەی کارەبامان هەیە و بە هەر شێوەیە کارەباکە نییە و ڕۆیوە ئێمە دەتوانین بە باشترین شێوە لەو کارەبایی نێو سیارەکەمان کەڵک وەربگرین بەبێ ئەوەی کە هیچ زیان و زەرێک لە پاتریەکەمان بگەێنین و بێ ئەوەی کەش کە سیارەکەمان لە حاڵی هەڵکران و هایسان دابێت. لە هەرێمی کوردستان چەندین گروپی شاخەوانی هەن کە و گروپانە لە هەردوو ڕەگەز پێکهاتون، بەڵام ئەوەی کە جیاوازە گروپێکی شاخەوانی لە کۆیە هەموو ئەندامەکانی ئافرەتن و هەفتانە گەشتی تایبەتی خۆیانیان دەبێت و لە هەموو گەشتەکانیشیاندا پشت بە خۆیان دەبەستن. ئەوان ئەیانەوێت پەیامی ئەوە بدەن کە ژنان دەتوانن پشت بە خۆیان ببەستن لەو کارانەی کە ئارزویان هەیە ئەنجامی بدەن. بەهرە ڕەزا عوسمان سەرۆکی گروپی شاخەوانی ڕێکخراوی ئۆسکار. ئێمە ئەو گروپەمان نزیکەی لە ساڵی 2011ەوە کاری شاخەوانی ئەنجام دەدەین. سەرەتای دەستپێکی ئەنجامدانی شاخەوانیمان ژمارەی خانمەکانمان کەم بوو
بەڵام بەرەبەرە بەپێی ساڵەکان خۆشببختانە ئیستا ڕۆژ بە ڕۆژ ژنەکان یاخود خانمەکانمان زیاتر خەمی تەندروستی خۆیانە و زیاتر ئەو وەرزشە شاخەوانیە دەبێتە کەلتور لە شارەکەمان خۆشببختانە ڕۆژ لە ڕۆژ ژمارەی ئەندامەکانمان لە زیادبووندایە و ئێمە دەستپێکی شاخەوانیەکەمان لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاگداری بۆ ئەو شوێنە بڵاو دەکەینەوە کە گەشتی بۆ دەکەین ئێمە هەفتانە هەموو هەفتەیەک ڕۆژێک شاخەوانی ئەنجام دەدەین. شاخەوانیەکانمان بەپێی وەرزەکان گۆڕانکاری تێدایە بەپێی وەرز کاتێک کە ڕۆژ لە کورتیدایە ئێمە زیاتر ئەو شوێنانە هەڵدەبژێرین کە لە دەوروبەری شاری کۆیان بەڵام کاتێک کە ڕۆژ درێژ دەبیت شوێنە دوورەکان هەڵدەبژێریم بۆ نمونە زۆر شوێنمان هەتا ئێستا سەردانی کردووە وەکو گروپی شاخەوانی ئۆسکار زۆر لوتکەی سیاکانمان بینیوە ئێمە تاکە گروپین لە هەرێمی کوردستان کە تەنها خانمین پشت بە توانای وەرزشی خۆمان دەبەستین ئەمە مای خۆشحاڵی هەمومانە وە کۆمەڵە چین کۆمەڵە خانمین کە زۆر بەخۆشی گەشتە شاخەوانیەکانمان دەبینە سەر و خۆشببختانە زۆربەی زۆری خانمەکان سوودی یەکجار باشیان لەم شاخەوانیە بینیوە. ئێمە کە گەشتی شاخەوانی دەکەین تەنها خانمین بۆ شاخەکان دەڕۆین ئەوەش بەپێی ئەو تەجروبەی کە لەو چەند ساڵی ڕابردوو هەمان بوو گەشتی هاوبەشیشمان هەیە بەڵام زیاتر خانمەکان ئازادیەکی زیاتر وەردەگرن و خۆشیەکی زیاتر و تاموچێژێکی تایبەتری لێ دەبینن بۆیە بە کۆی دەنگ و بە پێی خۆشحاڵی خانمەکان وامان بڕیاردا کە تەنها خانم بڕۆین بۆ شاخەکان کە ئەمە مای خۆشحاڵی و هەروەها مای سەرنجی زۆربەی ئەو شوێنانەیە کە ئەمە گەشتی شاخەوانی بۆ ئەنجام دەدەین. و ئێمە گروپەکی داخراوی ژنین لە زۆربەی زۆری فیستیڤاڵ و زۆربەی زۆری فیستیڤاڵە شاخەوانیەکان یاخود شاخەوانی هاوبەش لەگەڵ گروپە شاخەوانیەکانی تر ئەنجام دەدەین بۆ نمونە فیستیڤاڵی شاخەوانی سەفینمان ئەنجامدا هەر بە هەمان شێوە لەو فیستیڤاڵی بۆ مای سەرنجی زۆربەی زۆری گروپە شاخەوانیەکانی تر و هەروەها لە زۆربەی شوێنەکان ئێمە خۆشببختانە گروپەکەمان و دەستەی شاخەوانیەکەمان مای سەرنج و پێڕامانی ئەو خەڵکەیە کە ئەو شوێنەیە کە بۆی دەچین خۆشببختانە. ئێمە کاتێک کە گەشت ئەنجام دەدەین تیمی فریاگوزاری سەرەتاییمان لەگەڵە سێ خانممان هەیە دوانیان ئەوەنە پەرستارن یەکیشیان دکتۆرێ هەر دکتۆرەی خانمە لە گەرمان خۆشببختانە تاکو ئێستا هیچ ڕووداوەکی وا ڕووی نەدا تەنها یەک حاڵەتمان هەبوو پار یەک لە خانمەکان دڵە کوتکەی گرت ئەویش دکتۆرمان لەگەر بۆ هەروەها حەبی تایبەت بە دڵە کوتکەمان پێبوو یەکسەر توانی چارەسەری سەرەتایی لۆ بکەین و خۆشببختانە بەرەو باشی ڕۆی حالەتەکەی یعنی حسابی ئەوەشمان کردیە کە ئەمە خوانە خواستە هەر ڕووداوەچی لە ناکاو یان پێوەدانەک یان هەر شتێک بی ئەمە تیمی فریاگوزاری سەرەتاییمان لەلایە. سەرەتای دروستبوونی ئەو دەستە شاخەوانیە بەکاری خۆبەخشی دەست پێ کردێت تاوەکو ئێستاش هەر کاتێک کە گەشتی شاخەوانی ئەنجام دەدەین بۆ هەر ناوچەک لە ناوچەکان لەسەر ئەستۆی خۆمانە خۆبەخشیە و زۆربەی زۆر خانممان هەیە توانای مادیەکەی وانە ئەمە بە کۆی گشتی یارمەتی دەدەین و ناهێڵن لە گەشتە شاخەوانیەکاندا بڕێ زۆربەی زاریش حەزمان لێ بۆ نمونە گەر مەسەلەن حەزمان لێ لە گەشتی دەرەوەی وڵات بکەین دەرەوەی عێراق بەڵام توانای مادیەکەی هەموو خانمەکان لەوانەیە ئەو توانایانە بیتن بەڵام زۆرمان حەز لێ گەر بێت و لایەنێک یان شوێنەکە بیتن سپۆنسەرمان بکە ئەمە گەشتە شاخەوانی بۆ دەرەوەی وڵات ئەنجام دەین و توانامان هەیە کە بگەینە لوچکەکانی ئەو شاخانە.
لە بەرزاییەکانی گردێکی دەڤەری زرارەتی دەربڕوویەک بە قەتپاڵی گرتەکەەوە ماوە و وەکو شوێنەوارێکی مێژووی و هەروەها هێمایەک بۆ ناوچەکە تا ئێستا لەلایەن خەڵکی ناوچەکەەوە پارێزگاری لێکراوە. ئەوان دەڵێن کە بۆ ئەوەی کە وەکو هێما و ڕەمزێک بمێنێتەوە داربڕوویەکی دیکەشیان لە تەنیشتە و دارەچاندووە. ئەو دارە بە ناوی دارەشتەکان مەشهورە قەدیم و زەمان ئەوەی ئەمن لە پێشینان گوێم لێ ببی شەخصێک خێرخوازێک مەزموعەدارێکی چاندیە یەکەمیان لە دێدەوان ئەوەی چاندیە دووەم هاتە ئێرە لەو زوێی تەماشای چێن دەر ئیستراتیجیە ئەو دارەشی لێرێ چاندێ دارەکانش نەوعەتیان بەڕوە لەوەی دەرباز بە چویتە بێرەکی ئەویش هەچیایەکە لە منتیقی زرارەتی حدودی ناحەی حەریر مەسیفیە ناحەی دارەشەکە ئەلەوێش دارەشی چاندیە بە ناوی داری حاجیلۆک پێی دەرێن داری حاجیلۆکی سێمین دار جۆتەدار پێی دەرێن جۆتەدار ئەویش هەر لە بێرەکیە 3 کیلۆمەتریان مابینە تێدەگەی لەوێ دەرباژتە بادینە لەوێ چیاکە پێی دەرێن سەردا لە نزیک سەردەریانە دارچی لەوێ چاندیە ئەجە حەسە بە تاریخ و اختیاری دەژێرنەوە دەبی لە 300 ساڵی بەسەرەوە زۆر ڕیوایەتی یەکەم دەرێت سەیدە نازان کەری لێ شرایتەوە ناوی سەید شاکر بووە ئەجە ئەو شەکران لەسەر ئەوەی کەلیمە شاکر و شەکر و ئەوە هینایە دووەمینیش ئەو داربەڕوە بەڕووی هەموو بەڕووی ئەو ئەنحای ئەو منتیقانە شیرینترە ئەو دارە نەمردبوو بەس مەزموعە شوانێکی ئاگریان لە من هەرکردەوە ئاگەکەش بەخۆش دارەکە کۆنە هیچکە شوان بەجیانێژ و ئاگەکە گەیشت بووێ دارەکە دایکرد و هەتا ئەمە هەستمان پێکرد هاتین کوژاندمانەوە و ئەو سیازێن لو کرد و خۆری لە من کردەوە ئەلاساس بژیتەوە ئێستا ژیتەوە بەس وەکو پێویست نەژیایتەوە هەندێک کاتەیدایە ڕەمزەکەی وامایە ئەو هەیە ئەو دارە بەخۆی لە جێکی ئیستراتیجیە لە برنداییە وەچی ڕەمزێکی زرارەتیە هەتا نەرێن ناحەی دارەشەکران نازانی چێن دەرێن لەو منتیقەی ئەو لەو برنداییەی ئەو هات تەماشای ئیتیجاهی قیبلەی بکەیت جنوبی هەولێر قەراتێ هەولێرێ ئەگەر شەوبی چەند گلۆپێ درێژەکانی سەجادان ئەوە هەمووی دیارە ئەو هەلو لای ڕۆژ ئاوای زەی بادینان و گوندەکانی بادینان هەتا کەرەچێ ئەو زێ ئەو لۆفە دیارە دەیبینی لای شیمالیشی ئەو کەندەی دەبینی ئەو چیای هەیە پێی دەرێن بێرەک ئەوی دەبینی ئەو دارە تاقەدارە دارەشی خۆشەویست و عالم سەردانی دەکەونەوە مەسایف و جێکی خۆشە جا دەبیت شتێکی معروفبی ئەگەر ناحی بەناوەکەی ئەوەش معروف ئەڵان لە خارجیش بەحسی ئەو دارەشەکە هەیە لە ئیران لەو دەوڵەتەکانیش لە خەریتەیە و نقطەیە دەزانن ئەوە دارێکی ئیستراتیجە و جێشی ئەو هەیە
لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێی گەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.